هێزی واڵایی ئاسمانی ڕۆژێک لە ڕۆژان بیرۆکەیەک ببوو ئایندەیەکی دوور. بەڵام ئەمڕۆ ئەوە تا پنتاگۆن فەرماندەیەتی بۆ دادەمەزرێنێت تاوەکو باشتر ئاسمانی ئەمریکا بپارێزێت. مایک پێنس جێگری سەرۆکی ئەمریکا ڕۆژی پێنجشەمە لە وتارێکدا لە پنتاگۆن وتی دامەزراندنی ئەم فەرماندەیەتیە نوێیە هەنگاوی یەکەمە بۆ ئاراستەی بنیادنانی لقی شەشەمی لەشکر. ئەویش هێزی واڵایە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەواڵایەکانی رووسیا و چین. هەروەک کردارەکان ڕوونی دەکەنەوە ئەوەتان ناحەزانمان واڵایی ئاسمانیان کردوتە شوێنێکی جەنگ. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەرامبەر ئەم ڕوبەڕووبوونەوانەدا خۆی دووڕا ناگرێت. بۆ دەیان ساڵە لقێکی نوێی لەشکر پێک نەهێنراوە. دوایین لقی لەشکر لە ساڵی 1947 زیاد کرا و هەندێک کاتی ویست هەتا پێی ئاشنا بوون. بەڵام وەک چۆن دوا بە دوای شەڕی دووەمی جیهانی لقی هێزی ئاسمانی دامەزرا پاش ئەوەی درک بە گرنگی ئەو هێزە کرا. ئێستاش لە ئەنگرانی بوونی هێزی واڵایی دەڵێن هەنگاوی داهاتووی لەشکر پێویستە دامەزراندنی ئەم هێزە بێت. پێم وایە لەو خاڵە بۆ واڵایی نزیک دەبینەوە کە بۆتە شتێکی زۆر گرنگ بۆ لەشکرەکەمان و تەواوی ئابوورەکەمان. بۆیە پێویستمان بە کادێریی کارامەیە کەوە خۆتان دەزانن پێویستە لە واڵایی بخۆن و بنون و هەناسە بدەن. بەڵام وەزیری بەرگری جێمات کە ئێستا لەگەڵ پیلانەکانی بەڕێوەبردننی واڵایە کاتی خۆی لە دژی بیرۆکەی پێکێنانی لقێکی دیکەی لەشکر بووە. جێمات ساڵی ڕابردوو لە نووسراوێکدا بۆ کۆنگرێس ئاگاهیدا لەوەی بەش و لقی نوێ دانەمەزرێت لەم کاتەی هەوڵ دەدرێت خەرجیەکان کەم بکرێنەوە و ئەرکەکانی شەڕ یەک بخرێن. لە ئێستادا فەرماندایەتی واڵایی ئاسمانی شارەزایانی لەشکری ئاسمانی یەک دەخات و بەردەوام دەبێت لە پاراستنی ئەو سەتەلایتانەی مرۆڤیان تێدا نییە و بۆ پەیوەندیکردن و سیستەمی GPS و ئاگادارکردنەوە لە هەڵدانی موشک بەکاردەهێنرێت. ناساش بەردەوام دەبێت لە ئەرکی گەشتی مرۆڤ بۆ واڵایی. سەرۆک ترامپ داوای لە کۆنگرێس کرد هەتا ساڵی 2020 بە فەرمی ئەم لقە نوێی لەشکر پێک بهێنرێت.